ئاگربەستەکەی نێوان ئەمریکا و ئێران تەنها کاریگەری سیاسی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەم چواردەورە دروست نەکردو، بەڵکو تا ڕادێکی زۆر کاریگەری ئابووریشی دروست کردو لە ماوەکانی ڕابردووە و لە کاتی جەنگەکەیە دۆلار بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە لە هەندێک شوێن تاوەکو 157,000 دیناری عێراقی بۆ 800 دۆلاریەک بەرز بوونەوەی بەخۆی بینی و بەڵام دوای ڕاستەوخۆ دوای ئەوی کە ئاگربەستەکە ڕاگەیەندرا لێستا داوەکوکی لە پشتی منەوە دیارە نرخی دۆلار بۆ 100 دۆلاریە گۆڕانکاری زۆری بەخۆی بینیوە لە ئێستادا 152,000 تێپەڕاندووە. ئەمە ژۆی کردو کە تا ڕادێکی زۆر بۆ 800 دۆلاریەک جیاوازەکەی 2 بۆ 3,000 دیناری عێراقی دروست بێ بۆ کاری بەرزبوونەوەی دۆلار و نزمبوونەوەی لەم کاتیا بۆ چێگەڕێتەوە. ئاشکرا هەمیشە جەنگ و ئاڵۆزەکانی ناوچەکە کاریگەرێکی زۆریان لەسەر سەقامگیری دراوەکان و بواری دارایی هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتەکاندا. شارەزایان و پسپۆڕانی بواری ئابووری ژەمیشە خۆشداریەوەیان داوە کە لە کاتی جەنگ و لە کاتی قەیرانە سیاسەکاندا هەمیشە ڕۆڵێکی کاریگەری هەبوو بۆی کە نرخی دۆلار ناجێگیر بێ، بۆیە لە پڕێکە دۆلار بەرزە بوو لە پڕێکی شاتا ڕادێکی زۆر ئەهاتەوە بەڵام زیاتر بەرزە بوو. بەڵام لە ئێستادا دوایەوەی کە ئاگربەست ڕاگەیەندراوە دۆلار بە شێوەیەکی بەرچاو نزم بووەتەوە وەکوی کە لە پشتی منەوە دیارە. ئەمەش بەهۆی ئەوەیە کە هەمیشە وەکو ئاماژەم پێەیە تا ڕادەیەکی زۆر کاریگەری دۆخی سیاسی دۆخی ئەمنی ناوچەکە کاریگەریەکی باشیە بێ لەسەر کەمبوونەوە یاخود بڵێن جێگیربوونی بەهای دۆلاری ئەمریکی و شارەزایانی بواری ئابووری و دۆلاریش ئاماژیان بۆ داوەکە لەم کاتانەیە باشترە مامەڵە تا ڕادێکی زۆر سنووردار بکرێت بۆ هاوڵاتیان بۆی کە زەرێکی زۆر نەکەن، چونکە لە کاتی جەنگە یاخود بڵێن لە کاتی دوای ئاگربەستدا ئەگەریکی تەواوەتی هەیە بۆ ئەوەی کە نرخەکە بەو شێوازە نەمێنێتەوە گۆڕانکاری بەسەردەبێت. بۆیە تاوەکو جەوەکە و کەشەکە ئاسایی نەبێتەوە لە ڕووی سیاسی و سەقامگیری دیبلۆماسیەوە باشترەکە هاوڵاتیان تا ڕادێکی زۆر دەست بە دۆلارەکانیانەوە بکردنەمەش سەرنج و بۆچوونی شارەزایان و پسپۆڕانی بواری دۆلار و ئابووری و داراییە.